6,000 ساڵ لەمەوبەر مژدەی هەڵاتنی خۆری شارستانێتێکی نوێ ڕاگەیەنرا. مژدەی بنیادنانی دنیایەکی نوێ بە هەمان توانای ئەو جەستانەی پێشتر تەنها لە جەنگەکاندا بەکاردێنران. ڕووبار و دەریاکان هاوێنی شارستانێتەکانن، بەڵام ڕووباری نیل بووە مامانی گەورەترین شارستانیەت کە فیرعونەکان و نەتەوەکانیان و بیناسازیە تایبەتەکەیانە. ئێرە ناو هەڕەمەکانە، لێرەوە ئەوە ئێستا بەرەو سەرەوە ئەچینەوە. ئێرە تقریبان 40 مەتر ژێر زەویە. بەشی خوارەوەی هەڕەمە قەبرەکەی دایکی مەلیک خۆفۆیە کە لێرە نێژراوە و مۆمیا کراوە. خۆفۆ 6,000 ساڵ لەمەوبەر هەڕەمەکانی بنیادنا تاکو لەو ڕێگەیەوە بگات بە خودا و پاش مردنی ئازاد بێت. هەرەم باوڕاش بووە هۆکاری هەڵچنینی بەردی زیاتر لە یەکدی بۆ نزیک بوونەوەی زیاتر لە خودا. هەڕەمەکان دەکەونە ناوچەی جیزا لە شاری قاهیرەی میسر بە تەنیش ڕووباری نیلەوە. هەرەم شارستانیەتە و مێژوەکەی و ناوچەکەی و سەرنجڕاکێشیە سەرسوڕهێنەرەکەی وای کردووە ببێتە یەکێک لە 7 سەرسوڕهێنەرەکەی جیهان و بۆتە ناوچەیەک ساڵانە بە ملیۆنان کەس لە جیهانەوە سەردانی بکەن بە مەبەستی گەشت و گوزاری. پاشماوە مێژوویەکەی بۆتە سەرچاوەیەکی گرنگ و بنچینەی داهاتی میسر. هەڕەمەکان سیانیان بە شاکاری تابلۆ گشتیەکە دادەنرێت کە تابلۆی هەڕەمەکانە. ناوی ئەو سیانش بەشێکیان لە هەمان ئەو ناوانەوە وەرگیراوە کە تەرمەکەی تێدانێژراوە. ئەم هەڕەمە بچووکانەی بکە لێرە ئیبینن، ئەمە هەڕەمی شازادەکانی مسرە، شازادە کچەکان وەکوی بینین. هەڕەمەکانی ئەمان بچووکترە لە هەڕەمی خۆفۆ کە هەڕەمی مەلیکە، چونکە ژن لە کۆمەڵگای فیرعونی کۆندا دەسەڵاتێکی کەمتری هەبووە، یاخود بڵین پلەیەکی کەمتری هەبووە لە پیاوان بۆی نەبوو بەشداری دەسەڵات بکات. پێگاتەی هەڕەمەکان کەرەستەی جیاوازیان تێدا بەکارهاتووە. بەرد و چیمەنتۆیە و سەردەمە و قوڕ و گەچی تایبەت لە هەرە زۆرترین ئەو کەرستانن کە بیناسازان و هونەرمەندانی خاوەنی ئەم شاکارانە پشتیان پێبەستووە. 23 ملیۆن بەرد کەرەستەی سەرەکی هەڕەمەکانە و کێشی جیاوازیان هەیە، بەڵام هەندێک لەو بەردانە کێشەکان دەگاتە 25 تەن. بەگشتیش کێشی هەموو بەردەکان دەگاتە 75 ملیۆن تەن کە دەست لە ناوداس بەرزی هەندێک بینایان گەیاندۆدا 174 مەتر و ئاو و هەوا و تەمەن و زەبری سروشت باڵای ئەم هەرەمانەی بۆ 164 مەتر کوڕ کردووەتەوە. هەڕەمەکان تەنها موڵکی میسرەکان نییە، بەڵکو موڵکی هەموو مرۆڤایەتیە. ڕەمز و نیشانەی شارستانیەتێکی 6,000 ساڵەی مرۆڤایەتیە. بۆ میسرەکانیش هەڕەمەکان هەمیشە سەرچاوەی ئیلهام و هێزبەخشین بووە. ئەوەی مێژوونووسانی سەرسام کردووە ئەوەیە سەرباری شەڕ و شۆڕ و ململانەی ناوچەکە هیچ زیانێکی ئەوتۆی بەرنەکەوتووە و ڕێزی مێژووی لێنراوە کەچی پاش 6,000 ساڵ لە مرۆڤی جیاواز لە سەردەمی سەلەفیەکانی میسر و گرتنەدەستی دەسەڵاتیان هەڕەشەی ڕووخاندنیان جارجارە ئەدا بە گوێی ئەبولهۆلی پاسەوانی ئەم شاکارەدا بە بیانووی ئەوەی گوایە ئەم هەڕەمانە نیشانەی بتپەرستی و لادانە لە بنەما ئاینیە ئیسلامیەکان. تا میسرەکان مابن هەڕەمەکان و ئەبولهۆلیش دەمێنێ سەرەڕای هەڕەشەی هەندێک لە گروپە سەلەفیە توندڕەوەکان و کۆمەڵێک گروپە ئیسلامیە توندڕەوەکان کە دەیانویست هەڕەمەکان بڕووخێنن بە سەرچاوەی فەساد و بتپەرستیان دەزانی، بەڵام ئەوەی لەناو دەچێت گروپە تیرۆریستی و توندڕەوەکانن. هەڕەمەکان و میسر هەر بە سەربەرزی دەمێننەوە. کورد وەک بەشداری بەشێکی زۆری مێژووی پرشنگداری ناوچەکە دەستی لە بنیادنانی باوەڕ و سیستەمی بەڕێوەبردنی ئەم هەڕەمانەشدا هەبووە. میتانیەکان کە ئەو کات توشرات تا پاشایەتیەکردن کچەکەی بە ناوی تادۆهیبە وەک دیاری و نیشانەی بەهێزکردنی پەیوەندیەکەیان دەداتە ئامون حوتبی چوارەم فیرعون و هەرەم کچە و بەهرەکان و ڕۆشنبیرەکەی هۆکاری زەنگلێدانی مێژوویەکی نوێی ئاینی و باوەڕ و خواپەرستی جیاواز بووە. پاشان ئامون حوتب ناوی دەنێت نێڤەرتیتی واتە جوان گەیشت. نێڤەرتیتی باوەڕی فیرعون دەگۆڕێت بۆ ڕۆژپەرستی و ئامون حوتب بە پاڵپشتی نێڤەرتیتی شۆڕشێکی نوێی ئاینی ڕادەگەیەنێت. زیاتر لە 500,000 کرێکار
بەشدار بوون لە دروستکردنی هەڕەمەکاندا. لەو ژمارەیەش 25 کرێکار گیانی لەدەستداوە. سحری بەشداریکردنی ئەو ژمارە زۆرەی کرێکاریش ئەگەڕێتەوە بۆ ئاسانکاری ئیداری بۆ ئەوانەی کار دەکەن لە هەڕەمەکاندا بە بەخشینیان لە باج و خواردنی بەردەوام و دابینکردنی هەندێک پێداویستی دیکەی بنەڕەتی ژیانی ئەو کات. من لەگەڵ دایکم و باوکم هاتووم بۆ ئێرە و یەکەم جارمە کە دێمە ئێرە. بەڕاستی هەرەمەکان زۆر سەرنجڕاکێشە، بەهێزی و پێشکەوتووی مرۆڤ کۆنەکانمان نیشان دەدات. بەڕاستی هەرەمەکان زۆر سەرنجڕاکێشە، بەهێزی و پێشکەوتووی مرۆڤ کۆنەکانمان نیشان دەدات کە چەند پێشکەوتوو بەهێز بوون، خاوەنی ئیرادە بوون و فیرعەونەکان ئەوەیان فێری ئێمە کرد کە مرۆڤ ئەتوانێت بە نەمری بمێنێتەوە ئەگەر هەوڵ بدات خزمەتی مرۆڤایەتی بکات، چونکە ئەو شاکارانی ئەوان دروستیان کردووە هەمیشە بە نەمری لە بیری خەڵکدا دەیانهێڵێتەوە. ئەو ڕێگەی ئەیبینێن ئەمە ڕێگەی جەنازەی پێوترێواتە ڕێگەی گواستنەوەی مردوو. مەلیک خۆفۆ تەرمەکەی لە ئەبولهولەوە بەم جادەیە و بەم ڕێگایە لە مەراسیمێکی ئاینیە گوازراوەتەوە بۆ هەڕەم و لەوێ نێژراوە.